یەکێشتر لە حەقی پیاو بەسەر ژنەکەیەوە دیسان وتمان قەدری بزانێ و تێبگا کە بەهەشت و جەهەنەمی تۆ خوشتی من هۆکارێک لە هۆکارەکانی پیاوەکەی تۆ دیاری دەکات مامەڵەت لەگەڵ پیاوەکەت چۆنێتی مامەڵەت لەگەڵ پیاوەکەت حوسەینی کوڕی میحسان ڕەزای خوا لێبێ دەفەرمێ پورم خوشتی باوکم هاتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ شتێک کە شتەکە جێبەجێ بوو ئەنجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی تۆ شوت کردووە ئەی خوشتی من فەرمووی بەڵێ شوم کردووە فەرمووی کەیفە ئەنتی لەهو تۆ چۆنی بووی چۆنی لەگەڵ مێردەکەت لەگەڵ پیاوەکەت چۆنی فەرمووی ما ئالوه إلا ما عجزت عنه يعني تقصير و کەم تەرخەمی ناکەم لە هەڵسان بەو ئەرک و مافانەی کە لەسەرمە بەرامبەر پیاوەکەم کەم تەرخەمیم نەکردووەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام إلا ما عجزت عنه إلا شتێک کە لە دەسەڵاتمدا نەبێت ئەوەش خوای گەورە داوات لێ ناکە شتێک لە دەسەڵاتتا نەبێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی چی فەرمووی فانظری ئەینە ئەنتی منه ورد بەوە و سەیرکە بزانە تۆ لەکوێ ئەو حەق و مافانەی ئەو دایت پێی هەڵساویت یەکەم تەرخەمی تێیدا بۆ چونکە فإنما هو جنتك ونارك چونکە ئەو پیاوەی تۆ بەهەشتی تۆیە ئەگەر گوێڕایەڵی بکەیت و حەقی بدەیت ئەو پیاوە دەبێتە هۆکاری چوونە بەهەشتت ونارك ئەگەر کەم تەرخەمیش بی و یا لاسار بی و خراپ بی بەرامبەر پیاوەکەت ئەو پیاوەی تۆ دەبێتە ئاگری تۆ دەبێتە دۆزەخی تۆ چۆن دەبێتە دۆزەخت دەبێتە هۆکاری ئەوەی کە تۆ خوا لێت ڕازی نییە چونکە مێردەکەت لێت ڕازی نییە کەواتە دەچیتە دۆزەخەوە یعنی سبحان الله بەهەشت و جەهەنەم پەیوەندی بە مێردەوەیە بەڵێ پەیوەندی پێوە هەیە پەیوەندی پێوە هەیە کە حەقی مێردەکەی بدا طبعا مێردێکیش کە حەقی ژنەکەی بدا باز ئەوە دەکەین لەوانەیە هەندێک کەس بەس ئەم حەدیسەی ئێمە ئەم دەرسی ئەم شۆمان دەبیستن بڵێن ئەمە چییە هەر باسی مافی پیاو دەکا دەڵێن بەڕێز ئاگات لێ نییە 15 دەرس بەس باسی حەقی ژنمان کرد بەسەر پیاوە پێشتر ئێستا باسی سەرەی ئەوە هاتووە باسی حەقی پیاو بکەین بەسەر ئافرەتەوە کەواتە حەقی پیاو ئەوەندەیە کە کاریگەریەکەی لەسەر مستەقبەل و دواڕۆژی تۆ دەبێ ئەی ژن لەوەیە بەهۆی پیاوەکەتەوە بچیتە بەهەشت کە تۆ بە حەق و مافەکانی هەڵساوی و لەوەیە بەهۆی پیاوەکەی خۆتەوە بچیتە دۆزەخ کە تۆ بە حەقەکانی هەڵنەستایت ئەمە بۆ قیامەتت تەفسیری دووەمیش هەر ڕاستە ئەویش چییە یعنی لە دنیادا بەهەشت و جەهەنەمی تۆ پیاوەکەتە ئەگەر لەگەڵ پیاوەکەت باش بی ژیانی خێزانیت بۆ دەبێ بە بەهەشت ئایا ژن بەختەوەر نابێ خۆشحاڵ نابێ سەرکەوتوو نابێ کە ژنەکەی کە پیاوەکەی خۆشی بوێ ڕێزی بگرێ حەق و مافی پێ بدا چاک بێ لەگەڵی ئەو ژنە لە ماڵدا چەند ئاسوودە و بەختەوەرە دەڵێ ماڵی من بەهەشتە پیاوێکم هەیە زۆر باشە زۆر لێی ڕازیم زۆر چاکەم لەگەڵ دەکا زۆر یارمەتیم دەدا و پێداویستیم هەمووی جێبەجێ دەکا خۆشی دەوێم بە بەزەیە لەگەڵم ئێستا ژیانی ئەو ئافرەتە بەهەشتە لە ماڵەوە هەر لە دنیا بەهەشتە و ناڕووکی ئەی کە هاتوو لەگەڵ پیاوەکەت باش نەبووی ئەو کاتە پیاوەکەش لەگەڵت باش نابێ ئەو کاتە هەر نەبێ خۆشی ناوێت ڕەحمی نابێ بۆت کە ئەوەش نەما تۆ ژیانت لێ دەبێ بەچی لێ دەبێ بە دۆزەخ چونکە لە ماڵێکدا دەژی هەموو خۆشی ئافرەتەوەیە کە لە ماڵدا پیاوەکەی خۆی لەگەڵی گونجاو بێت و تەبا بێت و یەکتریان خۆش بوێ ئەو پیاوەی ببێتە ستر بۆی ببێتە پارێزەر بۆی و نەفەقەی بچێشێ مەسرەفی بکە پێداویستی جێبەجێ بکە ئێکە ئەوە نەما لە جیاتی ئەوە پیاوەکەت قسەت پێ بڵێ زوڵمت لێ بکە بۆ چکە تۆ وات کرد ئەو کاتە ژیانت لێ دەبێ بە دۆزەخ کەواتایی خوشکە بەڕێزەکان بەهەشت و دۆزەخی دنیا و قیامەتتان مێردەکەتان ڕۆڵێکی سەرەکی دەبینێت یایدا ئاگاتان لێ بێ